بینانی خۆشەویست جارێکی دەسڵاوتان لێبێت و بە خۆشحاڵە و بەرداوامین لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان بێمەنداری بەڕێز دکتۆر سەردار عەزیز مامۆستا لە زانکۆی ئێرلندا. دکتۆر سەردار جارێکی دەسڵاوت لێبێ. زۆر سوپاس بۆ بەڕێزت. فەرمووتوانێ وەڵامی پرسیارەکە بێتەوە. دەر بێگومان باج گرنگترین شتە بە تایبەتی بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان خەڵک و حکوومەتدا. کاتێک خەڵک حکوومەت ناچارە کە پشت بەستێ بە داهاتی خەڵک، ئەوە حکوومەت ناچارە خەمی خەڵک بخوا، حکوومەت ناچارە کە خەمی تەندروستی خەڵک بخوا، خەمی خوێندنی خەڵک بخوا، چونکە حکوومەت دەیەوێت زۆرترین خەڵک لەسەر کار بێ، کەمترین خەڵک بێکار بێت، چونکە کاتێک زۆرترین خەڵک لەسەر کارە حکوومەت زۆرترین باجی دەسەکەوێت. بۆ ئەوەی زۆرترین خەڵک لەسەر کار بێ پێویستە زۆرترین خەڵک باری تەندروستیان باش بێ، زۆرترین باشترین خوێندنیان هەبێ. ئەمانە کە ئەڕوا بۆ بەشەکانی تریش تۆ پێویستی بە ئەوەیە کە ئابووری و باش بێ، کە ئابووری و باش و پێویست بە ڕێگاوبانی باشە، بە خزمەتگوزاری باشە، کەواتە باج حکوومەت ناچارەکە کە خەمی هەموو بەشەکانی ژیان بخوا، خەمی هەموو وردەکارەکانی ناو کۆمەلگا بخوا و لە هەمان کاتیشە حکوومەت ناچارەکە کە گوێ لە خەڵک بگرێ. ئەمانە چونکە حکوومەت داهاتی لە خەڵکەوەیە، بەبێ کارکردنی خەڵک، بەبێ ئیشکردنی کۆمپانیەکان حکوومەت داهاتی دابەزێ و بێتە حکوومەتێکی لاواز. بۆ ئەوەی ئەمە بێتە ئاراوە پێویستە حکوومەت بەردەوام خەمی ئەو هەموو بەشەکانی کۆمەلگا خۆ. بەڵام لە کۆمەلگای نەوتیە لەبەرەوە باج نییە، حکوومەت بڵێم فشاری لەسەر نییە بۆ ئەوەی خەمی کۆمەلگا بخوا، بەڵکو بیر لە کۆمەلگاوا کاتەوە کە ئەو پێک هاتەیە کە پێویستە بە شێوەیەکی وەها لە قاڵب بدرێت کە ببێت بچێتە خزمەتی درێژە پێدانی ئەو شێوازە دەسەڵاتی کە حکوومەت پێخۆشە. بۆیە لێرەوە خەونی کۆنتترۆلکردن و لە قاڵبدان و سەرکوتکردن و بێدەنگکردن و چاواشەکردن و هەموو شتەکانی تر دێتە ئاراوە کە لە سیستەمە نەوتی و دیکتاتۆریەکانیان بینین. بەڵام لە سیستەمی بە ئاسانی ناتوانانی ئەمە بێتە ئاراوە، چونکە ئەوانە بنەهۆی پەکەوتنی دیموکراسی. لە پەکەوتنی دیموکراسیشە ئابووری ناگەشتێتەوە، چکە زانیاری نییە، ترس هەیە، خوێندن بەو شێوەیە گەشە ناکە، زانیاری بەرهەم معریفە بەرهەم نایە. ئەمانە ینی جگە لە سین کە نمونەیەکی شازە هەمیشە دیموکراسیەت و سەرمایهداری و گەشەی ئابووری پێکەوە بوون. ئەوەشی لە سین هەیە بۆ هەمیشە درێژەی پێ نایە. کەواتە بۆ ئەوەی سیستەمێکی سیاسی گەشە بکات لەسەر باج پێویستە دادپەروەری هەبێ، پێویستە دیموکراسی هەبێ، پێویستە پەیوەندیەکی هاوسەنگ هەبێ لە نێوان خەڵک و حکوومەتە ئەمەش لە ڕێگای باجەوە بێ. من لە مۆدلێکی ئابووری سیاسیم داڕشتووە لە کتێبەکەمان دەربارەی حکومکردنی سامانی سروشتی لە کوردستان کە سیستەمی باج ئەهێنێتە ئاراوە. پێشەوەی ئاماژە بۆ بدەم، زۆر گرنگە دوو بڵێم دڵە ڕاوکەیەک هەیە کە بیر لە سیستەمی سیاسیەکەیتەوە، ئەویش ئەوەیە کات ئازادی ئەبەخشیدە کۆمەلگا یا یەکسانی، چونکە هەمیشە وا بیرەکرێتەوە کە کۆمەلگا ئازاد بوو یەکسان نابێ، کۆمەلگا یەکسان بوو ئازاد نابێ. ئەمە لە ڕووی داڕشتنی سیستەمی سیاسیەوە زۆر قورسە مامەڵەی لەگەڵا بکەی، چونکە بۆ ئەوەی کۆمەلگایەکی یەکسان بێتە ئاراوە دەبێ ئازادیەکان تا حدێک سنووردارکەی سەرکوتکەی بڵێم ئەوەندە ئازاد نەبێ، ئازادی تا هێندە ئازاد نەبێ بەومانە. بەڵام ئەگەر بێت و کۆمەلگایەکی ئازاد بینتە ئاراوە بێ یەکسانیەکان تا حد ئاستێک پشتگوێ خەیان چاویان لێ بپۆشی. بەڵام ئەو سیستەمەی من هێناومەتە ئاراوە هاوسەنگیەک دروستەکە لە نێوان ئازادی و یەکسانی کە دوو گرنگترین پێکهاتەی کۆمەلگان. ینی تۆ چۆن کۆمەلگایەکە هێنتە ئاراوە کە یەکسانی تا ئاستێکی باشتیا بێ و ئازادیشی تا ئاستێکی باڵاتیا بێ، بەوەی کە زۆر بڵێم بەشە پێکهاتە بنەڕەتەکانی ژیانی تاکە کەسەکان دابینکەی. من بۆ ئەمە سیستەمێکی سیاسی ئابووریم داڕشتووە بۆی کە داهاتی نەوت بێت ڕاستەوخۆ بەسەر تاکەکانی کۆمەلگا بەش کرێ پاش وەرگرتنی بڕێکی بۆ پاراستن و بۆ ئاسایش. اینجا ئەو داهاتی کە بەشەکرێ بەسەر تاکەکانی کۆمەلگادا والێک بدرێتەوە کە داهاتی تاکە کەسیە لەگەڵ ئیش و کاری کەسەکە کۆ بکرێتەوە و پاشان باجی بخرێتە سەر. لێرەوە سیستەمی باج لە سیستەمی نەوتیا دێتە ئاراو کە تا ئێستا بوونی نیە لە هیچ شوێنێکی تر جگە لە نەرویجیانی هەموو وڵاتانی نەوتی وڵاتیان کە باج وەرناگرن، چونکە
نایەنەوێت پەیوەندیان هەبێ بە خەڵکەکانی بەڵام ئەگەر هات و باجمان هێنا بۆ ناو سیستەمی نەوتی ئەو کاتە خەڵک بەهێزە بێ خەڵک داهاتی بە یەکسانی داهاتێکیانە بێ ئەو ئیتر بوارەکانی تر گەشەگە کە پێویستە لە کۆمەلگای ئێمە بەڵام ئەوەش لە دوجارە مەحبوومە بێت بە کۆمەڵە گرفتی تر بۆ نمونە دابشکردنی داهاتی نەوت بەسەر یەکەیەکی هاوڵاتیانە سەرنجام لە کۆمەلگایەکە کە قودرەتی بەرهەمهێنانی زۆر لاوازە ئاستی بەرهەمهێنانی کاڵا و شمەک و خزمەت گوزارەکان ئاستێکی کەمایە و پشت بە هاوردەکردن و بازرگانیە بەستێ ئەبێتە هۆی دروستبوونی تەزەخم هەڵاوسانێک دروست دەبێت کە وردە وردە پارەی ئەو وڵاتە بەهایکی ڕاستەقینەی نامێنێەوە بوونی خستنە ڕوویەکی زۆری دراو لە بازاڕە سەرنجام واکات کە خواستێکی بەرفراوان و باڵا لەسەر کاڵاو شمەک دروست بێ کوتم ئاستی بەرهەمهێنانیش لەو ئاستایان نییە کە بە هەمان ئەندازەی زیادبوونی خواست کاڵاو شمێکیش بخاتە بازاڕەوە ئەمە هەڵاوسان و بێبەهابوونی دراوی نیشتیمانی لەکەوێتەوە کە زیانێکی هەرە گەورەیە بۆ هاوڵاتیان و فرسەیەکیشە بۆ سەرکوتکاری سیاسی بە پێچوانەوە چکە ئەم پارەی کە دێتە ناو کە ئەدرێتە خەڵک وەرەگیرێتەوە ئەو بڕێکی وەرەگیرێتەوە لە ڕێگای بازەوە ینی ئەوە نییە ئێستا لە ڕاستیە ئەبێتە هۆی هەڵاوسان چونکە پارەکان لە ڕێگای بەخشینەوە و موچەی بێکار و ئەو شێوازەکانی تر دێنە ناو کۆمەلگاوە لەوێنەوە ئەبنە هۆی هەڵاوسان ئەبنە هۆی زۆربوونی پارە لە کۆمەلگا و بێنرخبوونی پارە کۆی ئەیبینین کە هەندێک شت هەیە کە هێندە فڕیوە زۆرینەی خەڵک تەنها توانێت خەونی پێوە ببین بە پێچوانەوە ئەو سیستەمەی کە من دامڕشتووە پارەکە بڵێم ئەخولێنێتەوە لە کۆمەلگا لە سامانی سروشتیەوە دێ بۆ حکوومەت لێوە دێ بۆ خەڵک جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ حکوومەت لەم سوور خواردنی پارە و بنەمای بازار بریتیە لە توانای سووردانی پارە ینی پارە کە بوەستێ نرخی نامێنێ ئەو پارەی نرخی هەیە کە ئەخولێتەوە لێرەدا پارەکە یەت سیستەمێکی سیاسی دروستەکە کە حکوومەت ناچارە گوێ لە خەڵک بگرێ حکوومەت ناچارە خەمی خەڵک بخوا چونکە خەڵک جارێکی تر بڵێم پارەکەی ئەگەڕێنێتەوە بۆ ئەمە یەک لایەکی تر تاکەکان توانە بەخشێتە تاگەکان کە بۆ کۆمەلگای ئێمە زۆر گرنگە بە تایبەتی لاو و ئافرەت لە کۆمەلگای ئێمە لاوان و ئافرەتان زۆر بێتوانان لەبەر لاوازیان لە ڕووی توانای ئابوووریانەوە بەڵام ئەگەر بێت و داهاتێکیان هەبێ ئەو کاتت لە ڕووی توانای ئابوووریەوە سەقامگیرن دەتوانن کاری باشتر بکەن دەتوانن خەونی باشتر بڵێم خەونی باشتریان هەبێ و دەبێتە هۆی گەشەکردنی هاوڵاتێتی ینی مرۆڤ ئەتوانێت ببێت مرۆڤێکی چالاکی سیاسی بەبێ ئەوەی ترسی ئەوەی هەبێ نانی ببڕێ بەبێ ئەوەی ترسی هەبێ سەرکوت بکرێ بەبێ ئەوەی ترسی هەبێ هەژار بێ لە لایەکی تریشەوە ئەبێتە هۆی بژانەوەی کەلتور چونکە خەڵکانێک هەن ئەگەر داهاتێکی کەمیان هەبێ بەبێ ئەوەی پێویستکە کە سەرشۆڕ بن بێدەنگ بن تەنازولکەن مامە حەمەیی بکەن نازەم ئەها مشتانەی تر ئەوە ئەو خەڵکانە باە خەدەن بە هونەر باە خەدەن بە مۆسیقا باە خەدەن بە ئەدەب باە خەدەن بە بوارەکانی تر کە کۆمەلگای ئێمە هەتا ئەو پەڕی لێ هەژارە ینی ئەم سیستەمە سیاسی ئەم سیستەم ئابووری سیاسی کە مندا ڕشتووە پانتایی ئەخڵقێنێ بۆ هاتنە ئارای ئەو بوارانەی کە کۆمەلگای ئێمە پێویستێتی بۆ ئەوەی ببێتە کۆمەلگایەکی شارستانی کۆمەلگایەکی هاوڵاتیەتی کۆمەلگایەکی خەمخۆر ئەو پرۆژەی کە تۆ دادڕشتووە بە و فۆرمێک کە باست کرد چ میکانیزمێکی تایە بۆ دیموکراتیزەکردنی ژیانی سیاسی یا بەدامەزراوەیەکردنی دەسەڵات لە کوردستانە بۆ نمونە ئەگەر تۆ دەسەڵاتێکرد نەبێ بەدامەزراوەی نەکرابێ دەسەڵاتێکرد نەبێ مەرجعەکەی پەرلەمان نەبێ و دەسەڵاتێکرد نەبێ دادگا سەر بەخۆ نەبێت و چاودێریکرد نەبێ بەسەر هەموو کۆمەلگا و بە شێوەیەکی بێلایەن مامەڵە نەکا و دەستگایەکی تەشی یاسادانانە نەبێت کە چاودێریکرد بێ بەسەر دەستگای جێبەجێکردنەوە لە وڵاتە تۆ لە کۆمەلگایکی لەم شێوەیە لە دەستگایکی سیاسی لەم شێوەیە دابشکردنی سامانی نەوت بەسەر هاوڵاتیانە و هێنان ئارای سیستمی باش بۆ ناو سیستەمێکی نەوتی چمانایکی ڕاستەقینەوە چ کاریگەریشە ڕاستەقینی هەبێ بۆ سەر دیموکراتیزەکردنی ژیانی سیاسی کاریگەری زۆر گەورەیە بێ بەوەی کە خەڵک کاتێک لە ڕووی داهاتەوە سەقامگیرن هەنگاوی تر ئەوەیە کە ژیانێکی سەقامگیریان دەوێت
کاتێک دەرفەتی ئەویان هەیە کە ژیانیان تەرخانکەن بۆ ئەو شتانەی کە ئارەزویانە کەواتە پێویستیان بە ئارامیە، پێویستیان بە سەقامگیریە، پێویستیان بە سیستەمێکی سیاسیە کە نیان چەوسێنێتەوە کە ئازادیان بۆ دەستە بەرکە، سیستەمێکی سیاسی کە ئەم شێوە بێ بریتە لەو سیستەمەی کە جەنابێ باسی کرد کە دادوەری و پارلەمانتیایە کارایە و ئەمە لە هەمان کاتیش ئەم سیستەمە ڕێگایەکە بۆ بچووکردنەوەی حکوومەت کە کۆمەلگای ئێمە پێویستی پێێتی حکوومەت هێندە هەڵاوساوە لە کۆمەلگای ئێمە کە لە کار کەوتووە، ینی ئەڕۆیتە هەرکوێ لەبەر فەرمانبەر بوار نییە کەجی کارەکەش ناڕوە بۆی کە هێندە خەڵک زۆرە لە فەرمانگەکان کەس نازانێت کارەکەی چییە، پێویستە حکوومەت بچووک بکرێتەوە بۆ ئەوی کارابێ. ئێستا حکوومەت هەتا بێ هەڵا ئاوسێنرێ بۆ ئەوی خەڵک ڕازی بکرێ، ئەمە سیستەمێکە بۆ ئەوەی پەخستنی ینی کردنی هەموو کۆمەلگا بە حکوومەت ئیتر کێ بەرهەمبێنێ، کێ کارکە، کێ بیرکاتەوە، کێ داهێنێ، کێ شتی نوێ بکە، کێ بنووسێ، کێ مۆسیقا هێنکە، کێ فلیم دروستکە، کێ بخوێنێ، کێ ژیانی بۆ شتەکانی تر تەرخانگە، کێ خەمی ژینگە بخوانی، ئەم شتانە هەموو پەکی کەوتووە لە کۆمەلگای ئێمە، هەموو بووە بە فەرمانبەر کە کارێکی دیاریکراوی نییە موچەیەک وەرەگرێ تەنها بەوەی بێدەنگ بێ، تەنها بەوەی دڵی پارتە سیاسەکە نەڕەنجێنێ، لە ئەنجامە هەموو شتێکی تر پەک کەوتووە. لە سیستەمە سیاسەکەی کە من دامڕشتنەوە مرۆڤێکی کارا دێتە ئاراوە، مرۆڤێک کە ترسی نییە لەوەی برسی بێ، ترسی نییە لەوەی موچەی ببڕێ، ترسی نییە لەوەی کە لە کارەکەی دەرکرێ، یان ئەگەر بێت و مرۆڤەکەش لە کارەکەشی دەرکرێ ئەوە لە ژیانی مسۆگەرە. ئەمە جۆرێکە لە جۆرەکانی دابینکردنی ئەو سیستەمە سیاسی کە لە ڕۆژاوا هەیە لە سۆشیال دموکراتەکانە تۆ ترسی ئەوە نییە برسی بیت، چکە ئەگەر ڕۆژێک لە کار دەرکرای حکوومەت ئەژێنێ. لێرە بە شێوازێکی تر دامڕشتێتەوە کە بێکاریش ئەبێتە کەسێکی بێکار ئەبێتە کەسێکی کارا، ینی ژیان ئێستا بەهۆی تەکنەلۆجیاوە گواستراوەتەوە بۆی کە مرۆڤ دەبێت بە شێوازێکی تر بیر لە کارکردن بکاتەوە، بە شێوازێکی تر بیر لە ڕۆڵی خۆی بکاتەوە، بە شێوازێکی تر بیر لە سیاست کاتەوە، چونکە ئێمە بمانە و نەمانەوێت تەکنەلۆژیا زۆر شتمان بۆکە. لە لایەکی تریش ئەگەر بێنەوە سەر هەڵاوسان و هاوردە و بەرخوردیوانە، یامە ئەگەر بەو شێوەی کە ئێستا هەمانە کار بکەین ئەوە کۆمەلگایەکی پەکەوتە دروستەکەین کە چی بەرهەمدێ لە کوردستانە؟ هیچ. وڵاتانی دەوروبەری ئێمەش کار لەسەر ئەوەکەن کە هیچ بەرهەمدێت، بەڵام بۆ ئێوەی ئێمە وەکو وڵاتێکی نەوتی بەرهەم بێنین ناتوانین بەرهەمی کاڵای بڵێم سەرەکی کاڵای لاواز و بێنرخ بەرهەمبێنین، دەبێ بیر لەوە بکەینەوە تۆن کاڵای باڵا بەرهەمبێنین کە تێچوونی گرانە بەڵام نرخیشی گرانە. لەبەر ئەوە ئێمە داهاتێکی ئابووری سەقامگیرمان هەیە، ینی تۆ ناتوانانی لێرە کورسیەک دروستکەی کە $50 تێچێ لە کاتێکە لە تورکیا $15 تێچێ لەوەی تۆ باشترە، ینی ئێمە سیستەمی ئابووری بازار ڕێگە نایە بەوە، یعنی تۆ ناتوانانی لە سیستەمێکی نەوتیە هەرگیز پشت بە بازاڕی ناوخۆی خۆ بەسی، چونکە هەمیشە گرانەکەوێ، هەمیشە زۆرترەکەوێت، چونکە ژیان باڵاترە، پارە زۆرترە، نرخی کاڵا گرانترە. لەبەرەوە پێویستە بیر لەو شتانە بکەیتەوە کە لە دەرەوە بە ئاسانی پێ ناگات. باشە دکتۆر سەدارێکێک لەو خوێندنەوە جدیانەی کە بۆ مەسەلەی گۆڕانی سیستەمی سیاسی و گۆڕانی دامەزراوی دەوڵەتی لە کۆمەلگایە ئەوش مەسەلەی بە پێشسازیکردنە، بە معنایەکی تر گوێزانەوەی سیستەمی بەرهەمهێنانی کۆمەلگا لە بەرهەمهێنانێکی کوشتوگاڵی دەرەبەگایەتی یا فیودالیەوە بۆ کۆمەلگایەکی پێشسازی پێشکەوتوو کە ئەم بە پێشسازی بوونە زمینە بۆ ئەوە ڕخسێنێ وردەوردا ژیانی مۆدلی ژیانی کۆمەڵاتی لە مۆدیلە کلاسیکی خێڵێکی فیودالێکەوە بگرێتەوە بۆ مۆدلێکی کراوەتر و باشتر کە گونجاوترە لەگەڵ هەڵومەرجی گەشەکردنی دنیاەوە بە پێچەوانەشەوە ئەو بە پێشسازیکردنە غزمەتێکی زیاتر بە ئاستی بەرهەمهێنانی وڵات و گەشەپێدانی ئابووری و بچووکردنەوەی مەساحەکردی نەوت و بەڵادەستی دەوڵەتە بەسەرکردی نەودشتە ئەمە هۆکارێکی گرنگی گەشەکردنی دیموکراسی لە هەر کۆمەلگایەکە ئەم کۆمەلگانە ئەم بۆیە دواکەوتون کە هێشتا هۆکارەکانی بەرهەمهێنان هێشتا پەیوەندەکانی بەرهەمهێنان کۆمەڵک پەیوەندی دواکەوتووی حرفیە، کۆمەڵک پەیوەندی کوشتتوکاڵی و دەرەبەگایەتیە، نەک پەیوەندی پێشسازی و کۆمەلگایەکە بە پێشسازی نەبووە. تێگەشتنی بەڕێز لەبارەیەشە ئەمە بەشێکە لە تیۆری مۆدرنایزیشن، ینی حەداثە تەحدیث نوێکردنەوەی کۆمەلگاوانە، بەس بە شێوەیەکی هێمنتر بیرکەینەوە لەوە. ئەگەر بێت و بیر لە پێشساز چۆن کۆمەلگایەک پێشسازیە بێ، پێشەوەی کۆمەلگا پێشسازی بێ
پێویستە ئەو کۆمەلگایە لە ڕووی معریفەوە لە ڕووی زانستەوە لە ڕووی بیرکردنەوەی زانستیەوە گەشت بێتە ئاستێکی باڵا چونکە پیشەسازی بریتیە لە چی لە گۆڕینی شت بۆ شتێک لە ڕووی تەکنۆلۆژیا ینی پێویستە بەداهێنانە بۆ ئەوەی شتە خامەکان گۆڕی بۆ شتێکی تر کەواتە پێویستی بە زانستە پێویستی بە لێکۆڵینەوەیە پێویستی بە زانکۆیەکی باشە پێویستی بە کەسێکە کە خۆی تەرخان کا بۆەوە نەک خەم لە موچەکەی بخواوانە پێویستی بەوەیە کە ناوەندی لێکۆڵینەوە هەبێ پێویستی بەوەیە کە بازاڕێکی چالاک و دادپەروەر هەبێنێک بازاڕێکی قۆرخکرا و مردوو بێبەرهەم ئەنا بۆ ئەوەی کۆمەلگایەک پیشەسازی بێ پێویستە لە ڕووی خێزانەوە جیاواز بێ پێویستە لە ڕووی زانستەوە جیاواز بێ پێویستە لە ڕووی سیستەمی ئابووریەوە جیاواز بێ پێویستە لە ڕووی سیستەمی سیاسیەوە جیاواز بێ ینی ئەمانە هەموو بە یەکەوە کارابن ینی تۆ ناتوانانی کۆمەلگایەک هەبێ لە ڕووی پیشسازیەوە پێشکەوتوو بێ و لە ڕووی سیستەمی سیاسیەوە دواکەوتوو بێ لە ڕووی سیستەمی خوێندنەوە دواکەوتوو بێ لە ڕووی سیستەمی خێزانیەوە دواکەوتوو بێ لە ڕووی سیستەمی هونەری و لە ڕووی هەموو کەلتوریەوە دواکەوتوو ینی پێویستە گشتگیریانە بیرکەیتەوە بۆ ئەوەی زەمینەیەک بخڵقێنی تا کەسێک بۆ بەرهەم بێ کە توانای داهێنانی هەبێ توانای هێنانی شتی نوێی هەبێ ئەمەش چۆنە بێک بەوەی کە ئەم کەسە بتوانێت ئەو زانستی کە هەیە وەریگرێ من لەمانە تێگەم دکتۆر من لەمانە تێگەم بەڵام لە ئەزال ئەو پرسیاری من هەر برداوامە وەڵامەکەیم دەست نەکەوت بەوەی کە بە پیشەسازیکردنی ئابووری کۆمەلگا گواستنەوەی پەیوەندەکانی بەرهەمهێنان و هۆکارەکانی بەرهەمهێنان لە پەیوەندی پیشەیی دواکەوتوو و کوشتتوکاڵیەوە بۆ پەیوەندی پیشەسازی تەکنیک و پێشکەوتووی هەنگایەکی گرنگ بە ئاڕاستی دیموکراتیزەکردنی ژیانی سیاسی و فراوانکردنی مەساحەی ئازادەکان و نزیکمانەکاتەوە یان ئەگەر مۆدلی سۆڤێت وەرگین نەخێر سۆڤێت وڵاتێک بوو لە ڕووی پیشسازی و پێشکەوتوو بوو بەڵام لە ڕووی دیموکراسیەوە سفر بوو ینی بۆیە بۆ ئەوەی بتوانین پیشسازی و دیموکراسی و پیشسازی و سیستەمی سیاسی هەماهەنگکەین گەشەی دیموکراسی بێتە هۆی گەشەی پیشسازی و گەشەی پیشسازیش تەرجەمە بکرێ بۆ گەشەی سیاسی ئەوە پێویستە سیستەمێکی سیاسیمانە بێ کە بڵێم فرە ڕەهەندیەک بێنێتە ئاراوە فرە مەوداییەک بێنێتە ئاراوە بەوەی کە گەشەی پیشەسازی تەرجەمە بکرێ بۆ بەشەکانی تر بڵێم تیۆرەیەک هەیە کە ئەگەر بێت تۆ کۆمەلگایەکی پیشسازی هەبێ ئەوە کۆمەلگایەک هەیە کە چینی ناوەندیایە کارایە بۆی خەڵک کارمەندە خەڵک بەرهەمهێنە خەڵک لە کۆمپانیەکان ئیشەکە بەڵام ئەبێ و کۆمپانیانە سربەخۆ بن ئەبێ و کۆمپانیایانە پشت بڵێم بە زانست ببەستن پشت بە هەوڵدان ببەستن بۆ ئەوەی تۆ کەسێکی کارا و دەستکەوێت کەسێک لە ڕووی سیستەمی ئابووری و داهاتەوە سەقامگیر بێ ئەمانە هەموو بۆیە هەمووی ئەگەڕێتە بۆ یەکە تۆ ناتوانانی ئابوووریەکی پێشکەوت هەبێ ئەگەر سیستەمێکی سیاسی باشن هەبێ ئەگەر بۆ ینی مەرج نییە پیشسازێکی باش ببێتە هۆی سیستەمێکی سیاسی باش بەڵام هەمیشە سیستەمێکی سیاسی باش ئەبێتە هۆی ئابوووریەکی باش بەڵام ئەگەر جیاواز لە نمونەی سۆڤێت وەرگین لەگە نمونەی سۆڤێت چێک بێ لە نمونە زۆر دەگمەنەکان و مۆڵەتی ئەومان نەدا خوێندنەوەیکی ورد بۆ کۆی مەسلەی بە پیشەسازی بکەین لە کۆمەلگا چکە بە پیشەسازی بوونی کۆمەلگا زەمینە بۆ تیکشکاندنی ئەو پەیوەندە کۆمەڵایەتیە تەقلیدیانە ئەبەسەیە کە مەساحەی ئازادی تاک و ئازادی خێزان و فۆرمە کلاسیکەکانی کۆمەلگای دواکەوتوو تێکشکێنێ بە شێوەیەک لە شێوەکان و لە نموزیی زۆربەی کۆمەلگا پیشەسازیەکانە بینیمانە و بە پێچەوان لە لایەکی تریشەوە دەسەڵاتی دەوڵەت بەسەر ژیانی ئابووریە کەمەکاتەوە هەردوو ئەم هۆکارە یارمەتی دەری بەهێزنی لەم بوارەیە ئەگەر بەو شێوەیە بێ کە تۆ پێشنیارەکەی وایە بەڵام مەرج نییە بەو شێوەیە بێ ینی کاتی پیشسازی دەوڵەتیە ئەو کاتە دەوڵەت ئەبێتە خاوەنی کەسەکانیش نەکەین ینی خۆی گرنگترین شت چییە چۆن ئەو شتەی کە ڕوو ئەدا لە کۆمەلگا لێ تێگەێنرێ مامەڵی لەگەڵ ئاکرێ بۆ نمونە ئەڵمانیا وەرگرە جەنگ بووە هۆی دیموکراسی لە ئەڵمانیا جەنگ بووە هۆی هاتنە دەرەوەی ئافرەت لە ماڵ یعنی لە ڤایمەر لە کۆماری ڤایمەرە لە پاش جەنگی جیهانی یەکەم کۆمەلگای ئەڵمانی کۆمەلگایەکی پەرتەوازەی نەخۆشی هەژاری بێدەرەتان بوو بە هەزاران هەزار سەرباز کوژران و نەخۆش کەوتن و بریندار بوون و لە پەککەوتن ناچار بوو ئافرەت بێتە دەرەوە لە ماڵەوە بۆ ئەوەی کارکە بۆ جارێکی تر نەگەڕایەوە بۆ ماڵەوە ینی تەنها شتە چاکەکان نابنەوەی گەشەی کۆمەلگا شتە خراپەکانیش بەڵام لەبەرەوە
چی هەیە لە ناو ناخی کۆمەلگا بزاوتێک هەیە ئێمە ئەومان نییە ینی کۆماری ڤایمەری ئەڵمانیا کۆماری دەیان بلیمەتی و نووسەر و لێهات و فەیلسوف و هینە ینی ئێمە لە ساتە قەیرانەکانە کە ئەبێتە هۆی داهێنان بۆ ئێمە کە بێتە هۆی گەشەکردنی نوێ بۆ ئێمە کە بێتە هۆی نوێبوونەوە بۆ ئێمە لەگەڵ لە ڕووی بیرەوە گەشە ناکەیت بۆ نمونە ساتە وەختەی ئێمە ینی کورد لە ساتە وەختێکی زۆر دەگمە ناژی هەموو بیانیەکان پێتەڵێن کە مێژوو لە پشتی ئێوەیە بەڵام ئێمە سەرقاڵی کۆمەڵ هێشتین کە ئەوە نەبێ باە خەشانی باس نییە ینی چۆن ئێمە لە ساتە وەختەکان لە ڕووداوەکان لە گەشەکان لە پێشهاتەکان سوود وەرەگرین بەوەی کە ئاگاییمان گەشەی کردبێ بەوەی کە بتوانین تەرجەمەی کەین بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی گەورە بەڵام لەبەرەوە هێزی معریفیمان لاوازە لەبەرەوە تێگەیشتنمان لاوازە لەبەر ئەوە توانای بیرکردنەوەمان لاوازە ئەمانە ئەم شتانە بەسەرمانە تێپەڕن بەبێ ئەوەی بگەینە ئەوەی کە گۆڕانکارێکی ڕیشەی لە کۆمەلگایەمە دروست بێت زۆر باشە ئەمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو ئەگەر بەر لە تەواو بوون شتێک گەلاتەوە گرنگ بێ بڵێ من لێم نەپرسیبەتی فەرموو ئەتوانی بڵێ زۆر سپاسانەکەم بەڕاستی هەوڵدەم بە هیوام بەرنامەکە سوودبەخش بوو بێ چێژێکی زۆرم لێبینی شتی تر زۆرە بیڵم بەڵام ئێستا شتم نییە زۆر سپاس بۆتەوە بەڕێز دکتۆر سەردار عەزیز بە مەسا لە زانکۆی ئێرلندا زۆر سپاس دەکەم کامیوانەری بەرنامەکەمان نەقبول کرد سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆیەوەش دەست ناخۆش بەڵێ بینەرانی خۆشەویست عەزیزانم ئەوەی کە گوێتان لێ بۆ گفتوگۆکردن بوو سەبارەت بە سەرمایە سروشتیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەت و ڕۆتی ئابووری ڕۆژی ئابووری و کاریگەری لەسەر ژیانی سیاسی و دیموکراسی بوون لە دیموکراسی بوون دەسەڵات بە ئومێدیەوەی کە توانی بەتم سەرنجی ئەوەی ئازیز ڕابکێشم تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر بە کامەرە ئینتەرنێت سپێرم و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک زۆر سپاس.